سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان دەکرێت بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەرە لە ژێرناوی ئەوەی شۆڕشی 57 نەبوو ئەوەی دەبێت شۆڕشی ژەنژیان ئازادی بێت. 45 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا زۆربەی هەرە زۆری جەماوەری ستەمدیتووی کۆمەڵانی خەڵکی ئێران پاش یەک ساڵ خەباتی پڕجۆش و خرۆش و قارەمانانە ڕژیمی پەهلەوی یەکێک لە تەیارترین دام و دەستگای سەرکوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوپەیمانی سەرەکی ئەمریکایان لە ناوچەکە تێگڕوخاند. ئەو شۆڕشە مەزنەی کە کۆتایی بە 57 ساڵە ستەم و سەرەڕۆیی بنەماڵەی پەهلەوی هێنا و نیشانیدا کە شا سێبەری خوددانیە لەگەڵ شکست لە لووتکەی سەرکەوتندا ڕێگەی بۆ هاتنە سەر دەسەڵاتی ستەمکارێکی دیکە خۆش کرد کە خۆی بە نێنەری خوددا لەسەر زەوی دەزانێت. ئەو ستەمکارە نوێی کە دوای شۆڕشی ڕێبەندان سواری شانی زەحمەتکێشانی ئێران بوو و لەو ڕێگەیەوە گەیشتە دەسەڵات نەک هەر ستەمکارێکی تەقلیدی نەبوو بەڵکو هێزێکی سەرەڕۆ و فاشیزمی ئاینی بوو کە هاوکات لەگەڵ تونند و تیشترین سەرکوتی سیاسی بەربڵاوترین سەرکوتی فەرهەنگی و ئاپارتایدی فرەلانەی بە تایبەتی لە دژی ژنانی وڵات و کەمینانەتەوەیی ئاینی جنسی و جەندەریەکان و هیتری ڕێکخستووە و ڕێک دەخات. 45مین ساڵڕۆژی شۆڕشی 1357 دەرفەتێکە بۆ تاوتوێکردنی هەندێک لە هۆکارە هەرە گرنگەکانی شکستی شۆڕشی ڕێبەندان واتە ئەو گەورەترین شۆڕشە لە مێژووی هاوچەرخی وڵاتدا. وانەکانی شکستی شۆڕشی ڕێبەندان دەتوانێت ببێتە چرایەکی ڕێنەما بۆ تێگەیشتنێکی دروست لە ئەرکەکانی هێزە چەپ و سۆسیالیستەکان لە چوارچێوەی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی کە ئێستا پایەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی خستۆتە لەرزە. یەکەم، لە شۆڕشی ڕێبەنداندا خەڵک بە دروشمی مەرگ بۆشا لەسەر بنەمای ئەوەی کە نەیانویست هاتنە مەیدان نەک ئەوەی کە دایانویست. ئەمەش بووە هۆی ئەوەی کە لە نێوان بزوتنەوەکە و داواکاریە ڕەواکانی و ڕێبەری کۆنەپەرستی بزوتنەوەکەدا کەلێن و ناتەباییەکی گەورە دروست ببێت و بەڕاکێشانی بەشێک لە خەڵکی هەژار و دەستکورتی کۆمەلگا بە شوێن ڕەوتی کۆنەپەرستی ئاینی واتە ڕوحانیەت بەڕێبەرایەتی خومینی کە ئاراستەی بزوتنەوەکەی بەدەستەوە گرت و هێزێکی گەورەی سەرکۆت کەوتە بەردەست کۆنەپەرستانی ئیسلامی. ئەوان توانیان بە سەرکوت و تونند و تیژیەکی بێوێنە هەموو دەستکەوتەکانی شۆڕش لەناو بن. هەر بۆیە شۆڕشی ڕێبەندان نیشانیدا کە ڕووخاندنی ستەمکارێک خۆی لە خۆیدا ئازادی و دموکراسی و یەکسانی لێ ناکەوێتەوە. ئەوە یەکەم وانەی گەورەی شۆڕشی ڕێبەندان بوو. دووهەم، وانەیەکی گرنگی تری شۆڕشی ڕێبەندان سەلماندنی ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرە بوو کە شۆڕش ئەرکی جەماوەرە. سەرەڕای قارەمانیەتی و گیانفیدایی جێگای ستایشی بزوتنەوەی چریکی و لەوانە بزوتنەوەی فیدایی لە خەبات دژ بە دیکتاتۆری پەهلەویدا بەداخەوە تێوری پێشڕە و گەرایی واتە ئاوانگاردیسمی جیا لە جەماوەری ئەو بزوتنەوەیە تەرکیزی شۆڕشگێڕترین هێزی چەپ و پێشکەوتن خوازی بۆ ڕێخستنی چینی کرێکار و جەماوەری خەڵک لە خوارەوە پشتگوێ خست. ئەمە ڕێک پێچەوانەی ڕەوتی کۆنەپەرستی ئاینی واتە ڕوحانیەت بوو کە لە ڕێگەی فۆرمی جۆراوجۆری تۆڕ و تەشکیلاتی ئاینیەوە توانیان بەشێکی بەرچاو لە خەڵکی هەژار و دەستکورت و ڕووناکبیرانی ناڕازی ئاینی لە گەشەی ناهاوسەنگی ئابووری دوو دەی کۆتاییەکانی دەسەڵاتی پەهلەوی ڕێکخەن و ڕێبەری بزوتنەوەکە بەدەستەوە بگرن. کەواتە ئەرکی هێزە شۆڕشگێڕەکان نەک دڵخۆشکردن بە دروستکردنی ئەڵتەرناتیڤ لەسەرەوە بەڵکو بریتیە لە هاندان و هەڵخراندنی توانایی و داهێنانی جەماوەر و ڕێخستنی خەباتی شۆڕشگێڕانەی ئەوان لە خوارەوە وەک ڕەمزی سەرکەوتنی شۆڕش. سێهەم،
یەکێکی دیکە لە گرنگترین وانەکانی شۆڕشی ڕێبەندان و شۆڕشەکانی تر ئەوەیە کە تەنیا هاتنە مەیدانی جەماوەر بەس نییە بۆ بەکردەوە دەرهاتن و وەدی هاتنی ئەو چاوەڕوانیە قوڵانەی کە لەسەر بەستێنی شۆڕش دەپشکوێن. تەنانەت بۆ گەیشتن بە کەمترین ئاست لەو داواکاریانەی کە لە پرۆسەی شۆڕشدا دەخرێتە ڕوو، ڕێخستنی چینی کرێکار ڕۆڵێکی گرنگ و چارەنووسساز دەجێڕێت. بەکردەوە دەرهێنانی ئەم ڕێخستنەش لەسەر بەستێنی خەباتی داواکاری تەوەر و هاتنە مەیدانی هەرچی زیاتر و بەربڵاوتری چین و توێژی کرێکاران و زەحمەتکێشان وەک بڕبڕەی پشتی بزوتنەوەی شۆڕشگێڕانە ممکن دەبێت. هەر لەم پرۆسەیەدا کە تێکەڵکردنی خەباتی ئابووری بژێوی لەگەڵ خەباتی سیاسی و دژبەستەمکاری جەماوەر بە شێوەیەکی گشتی یان تێکەڵکردنی خەبات لە پێناو نان لەگەڵ خەبات لە پێناو ئازادی بکەری مێژووی گۆڕانکاری ڕاستەقینەکان دەهێنێتە مەیدانی بەرەوڕووبوونەوەی هێزەکانی شۆڕش لەگەڵ دژە شۆڕش لە چوارچێوەی پەرەسەندنی قەیرانی شۆڕشگەڕیدا. چوارم، شۆڕشی ڕێبەندان هەروەها نیشانیدا کە ئازادی و دموکراسی و یەکسانی کۆمەڵایەتی بە یەکگرتن و هاوپەیمانێتیەکی پاسیڤ و هەموو بەیەکەوە بەدینایەت. ئەم جۆرە یەکگرتووی هاوپەیمانیانە زۆرتر لەسەر بنەمای دروشمگەلێکی نەرێنی گشتی شکڵ دەگرێت و ویست و داواکاری ڕاستەقینەی خەڵک و بە تایبەتی کرێکاران و زەحمەتکێشان، ژنان، کەمینە نەتەوەی و جنسەتیەکان لە مەیدانە جۆراوجۆرەکاندا دەخاتە ژێر سێبەر و کاریگەری ئەو سات و سەودا و سازانە بێ ئەنجامانەی کە هێزەکانی سەربەچینە دەسەڵاتدارەکان دوای بوونی خەباتی جەماوەری بەسیار لەشکری گەیشتن بە دەسەڵاتی سیاسی تەنانەت لە بەڵێن و ڕێکەوتنە زۆر گشتیەکانیشیان پاشگەز دەبنەوە. بەڵە عەزیزان، ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی یەکەمی هەڵسەنگاندنی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر بوو لە ژێر ناوی ئەوەی شۆڕشی 57 نەبوو ئەوەی دەبێت شۆڕشی ژن ژیان ئازادی بێت. بەشی دووەمی ئەم هەڵسەنگاندنەش سبەینێ پێشکەشتانی دەکەین. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش.